خاڵی دوێن بریتە لە باسکردنی ئاماری ڕوودا و کار و چاڵەکانی 6 مانگی ئەم ساڵی 2016 بم شێوەی خوارەوە ئەخەینە ڕوو ژمارە ئەو ڕووداوانەی تۆمارکراون لە سنووری بەڕێوەبەراتەکەمان بە هەر چوار قەزای سەوران ڕوان دەستمێردکە زۆر چۆمان بریتە لە 21 ڕووداوی هاتسۆلەکە گشتی ئەم 21 ڕووداوەش 33 قوربانی لێکەوتۆتەوە. زۆر بەداخەوە 25 هاوڵاتی بریندار بن و هەروە 8 هاوڵاتیش بەداخەوە گیانە لەدەستدا. ئەمەش بە بەراورد بە ئاماری ساڵی ڕابردووتر 6 مانگی یەکەمی ساڵی 2015 ژمارەی ڕووداوەکان و هەروە بریندارەکان بەرەو کەمی چووە، بەڵام ئاستی قوربانی گیان لە دەستدان بەرەو زیاتر چۆچووکە. لە ساڵی ڕابردووتر 6 مانگی یەکەم 7 هاوڵاتی گیانە لە دەستدا، بەڵام لە ئێستادا 8 هاوڵاتی گیانە لە دەستداوە. بەشی زۆری ڕووداوەکانی ئێمە لە ڕێگەی هامڵتۆن بووە. لە کۆی گشتی ئەو 8 هاوڵاتی کە گیانە لە دەستداوە 5 هاوڵاتی لە ڕێگەی هامڵتۆنەوە گیانیان لە دەستداوە بوونەتە قوربانی. و هەروە ئەو سەرپێچیانەی کەوا تۆمارکراون لە سنووری بەڕێوەبەراتیەکەمان بریتە لە 6185 سەرپێچی. لەم ڕێژەشیان 3435 یان لە ڕێگەی کامێرەی چاودێری بووە لە تەواوی هەر چوار قەزاوە، و هەروەها 2750 لە ڕێگەی پسوولە و هەروەها لە ڕێگەی ئامێری ئەلکترۆنی بووە. بەدەر لەمەش 1020 ئۆتۆمبیل کە سەرپێچیان کردووە بینی جامیان ڕەش کردو لێ کراتوە یاخود پەردەیان بەستووە لێیان کردوتەوە بەم شێوەی خوارە بووە. و هەروە ژمارە ئەو مۆڵەتانێکەوە دەرهێنراون لە سنووری بەڕێوەبەراتیەکەمان بریتی بووە لە 1547 مۆڵەت بووە. لە جۆری گشتی بریتی بووە لە 822 مۆڵەت و هەروە لە جۆری تایبەتش بریتی بووە لە 725 مۆڵەت. بەم ڕێژەیەشیان ئەوەی کە لە جۆری تایبەت پیاو بووە لە ڕێگە زینێر مۆڵەتی دەرێناوە بریتی بووە لە 1307 مۆڵەت و هەروە ئافرەتیش 240 مۆڵەتی دەرهێنراوە. وارە ئەو کەسانێکەوە خاوەن پێداویستی تایبەتن بریتی بووە لە 4 هاوڵاتی و ماتۆرسکریشی کەسێک مۆڵەت شفێری دەرهێنرا.